ئیماندارانی خۆشەویست لە وتاری ئەمڕۆدا لە خزمەتی ئێوەی بەڕێزدا باسی یەکێ لەو ئاکارە جوانانە دەکەین کە مرۆڤ لە کۆتایی ژیانیدا بتوانێت بەردەوام بێ لەسەری خوا تەوفیقی بدا و یارمەتی بدا. ئەو شەوەیە حسن الخاتیمەی پێڵێن ئینسانی مسلمان کۆتایی ژیانی بێنێ بە کار و کردارێک کەوا جوان و چاک و باش بێ، خوا پێی خۆش بێ و پێی ڕازی بێ. واتە ئینسان کۆتایی ژیانی چۆن لە دنیا دەرەچێ، خوای متعال جل جلاله و تەماشای دەکا ئەو مرۆڤە دنیا چۆن جێئێلێ، ئایا لە ڕەزامەندی خوا جێ ئەبێلێ یان خوا نەکا و خوا پەناماندا لە غەیری ڕەزامەندی خوای پەروەردگار کە جێ ئێلێ. خوای متعال جل جلاله و پێمان دەڵێ لە قورئانە و بانگمانش ئەکا و پێمان دەڵێ ئیمانداران مسلمانان بەردەوام بن لەسەر تاعەت عیبادەت و بەردەوام بن لەسەر چاکە و چاکەکاری هەتا دەگەڕێنەوە بۆ دیوانی من و بۆ لای من. پەروەردگارە فەرمێ وعبد ربك حتى يأتيك اليقين، واتا عبادتي خوا بکە بەردەوام بە لەسەر چاکە حتا ئەگەیتە منزڵی یەقین. منزڵی یەقین لەکوایە؟ لە ناو گۆڕایە کە ئەبینیت هەمووی کەوە ئێستا ئێمە باسی یەکەین بە تایبەتی علمی غەیبی قیامەت نەمان بینیە بە چاو، بەڵام ئیمانمان پێیەتی کەی دەستی پێیەکە کە مرۆڤ لە دنیا دەرەچێ. جل جلاله دەفەرمێ هەتا ئەگەیتە ئەو شتانەی کە بە یەقینی بە چاو خۆتەی بینی. کەواتە ئینسانی مسلمان ئەبێ بەردەوام بێ لەسەر چاکە هەموو کات و ساتێک، چونکە کەس نازانێ لە چی ساتێکا مرۆڤ دەگەڕێتەوە بەلای خوا. يثبت الله الذين آمنوا بالقول الثابت في الحياة الدنيا وفي الآخرة. جل جلاله ثابت دەکا ئەگەر تۆ بەردەوام بی لە چاکە هەم لە دنیا و هەم لە پاشە ڕۆژ ئەو مرۆڤەی یارمەتیت ئەدا کە بەردەوام بی لە چاکە و لە ئیشی باشە. ويضل الله الظالمين ويفعل الله ما يشاء. پەروەردگار ئەوانەیشی کە ستەمکارن خراپەکارن عقوبەی خۆیان دەوەردەگرن. هەموو شتێکش لە مەشیەتی ئەڵڵا گیانە. کەواتە پێمان دەڵێ ئیمانداران بەردەوام بن و پاشانش ثابت بووتان بێ، ئیستقامەتان هەبێ، بەردەوامیتان هەبێ. پێغەمبەری نازدار صلی الله علیه وسلم لەسەر کرداری چاک ئیمانداران إذا أراد الله بعبد خيرا استعمله. أفرمي پیغمبر خوا صلى الله عليه وسلم بأصحاب ياوران فرمو پیان اگه خوا ویستی بێ لە بەندەیەک ئەم بەندەیە لە چاکە و باشەدا بەکاری دێنێ. ئەصحاب یاوەران فەرموویان ئەی پێغەمبەری خوا چۆن ئەم بەندەیە خوا بەکاری دێنێ؟ كيف يستعمله يا رسول الله صلى الله عليه وسلم؟ چۆن بەکاری دێنێ؟ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی قال يفقه لعمل الصالح قبل الموت. واتا خوا موفقی ئەکا، خوای گەورە کار ئاسانی بۆ ئەکا بەردەوام بێ لە ئاخر لەحظەکانی دواییدا لە دنیادا بەرەو قیامەت لەسەر چاکە. کەسی وا هەیە لەوەی خراپ بێ بیدایی دنیایی سێرەکەی سبحان الله لە کۆتایی ژیانی ساتەکانی پێشی مردنی تەوبەیەکی نەسوح دەکا و دەگەڕێتەوە بۆ دیوانی خوا. خوای گەورە ئستعمەلە و بەکاری هێنا بۆ چاکە و چاکەکاری. واتەیە بەردەوام تەکا لەسەر ئەو چاکە، بەو چاکەوە دەگەڕێتە دیوانی خوا کە لای پەروەردگار ئەو کاتە خوای گەورە ڕەحمت پێ دەکا. لعمل الصالح قبل الموت. پێغەمبەری پێشی مردنی، پێشی ئەو کاتەی وەفاتکە کەسی وا بووە لە دنیادا زۆر خراپ بووە، ئەبینی ساڵێک یان چەند مانگێک یان چەند لەحظەیەک یان چەند ڕۆژێک ئیماندار و گەڕاوەتەوە تەوبەیەکی نەسوحی کردووە، سبحان الله سێرەکەی مردنەکەی لەو کات و ساتە بووە. ئەوە خوای گەورە کەچی بەکاری هێناوە لە چاکە و چاکەکاری مۆفەقی کردووە بۆ کردەوەی چاک. ئەبێ زۆر وریابین ئیماندارانی خۆشەویست، بەردەوام بین بۆی خوای گەورە مۆفەقمان بکە لەسەر کردەوەی چاک.
ئەگە هۆکارەکان تەماشا بکەین ئەبێ گومانمان زۆر چاک بێ ئیمانداران بەرامبەر بەخوا گومانتان زۆر چاک بێ. خوای متعال جل جلاله ڕوو ئەکاتە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەفەرمێ پێیان ڕاگەێنە حەدیسی قودسیە خوای گەورە خۆی ئەفەرمێ پێغەمبەری خوا بەس ئەیگەڕێتەوە بەمان ئەنا عند ظن عبدی بی من هام لە جێی گومانی بەندەکەم. ئێستا من و تۆ چۆن گومانە بین؟ چۆن گومانە بین؟ ئایا ئەو پەروەردگارەی کە تۆ لە دیوانە عیبادەتەکەی ئەو پەروەردگارەی لە دوویانە گوناح و تاوانەکەی ئەبێت دادچەڵەکێنێ ئەو کاتە نیشانەکانی خوا ئەکەوێتە بەرچاوت. چونکە کاتێ عیبادەتەکەی وا گومان مەبە تۆ تاوان ئەەکەی کە خوا لێت خۆش نابێ، وا گومانش مەبە بەردەوام تاوان بکەیت و خوا لێت خۆشە بێ. نا وا مەبە کە دەوەی چاکەکە و بەردەوام بە لەسەری قەت مەیەسە لە کردەوەی چاکە، لەحظەیە مەیەسە لە چاکە بڕۆ، چونکە دنیا ئەڕواگەتونە ڕووی. لە هەمان کاتشە تاوانت کرد بەردەوام داوای ئیستیغفار و گەڕانەوە بۆ لای خوا بکە، بزانە خوایەک شەیە زۆر ڕەحیمە لێت خۆش دەبێ، بەس نەک لە بەردەوام بی لەسەر گوناح و خراپە. ئەوە نا ئیمرۆڤ خراپە ئەکا. ئەبێ ئینسان بزانێ کاتێ ئینسان گومانی چۆن بوو بەرامبەر بەخوا، گومانی چاک و باش بوو، خوای گەورە چاک و باشی بۆکە. گومان خوا نەکا خراپ بوو، ئەو کاتە خوای پەروەردگارە فەرمێ بە گوێرەی گومانی بەندەکەم من دڵی بەرامبەر من چۆنە. سە بەندەی وایە لە دنیادا خۆی مەیوس کردووە لە ڕەحمەتی خوا، ئەڵێ خوا قەت لە من خۆش نابێ، ئەڵێ خوا قەت من نابووێ، ئەڵێ پەروەردگار لە دنیادا خۆی ستەمەکە لە خۆی بەردەوام خوا غەدرم لێەکە. وا ئەڵێ وا نییە، قەت وا نییە. لە دنیادا گە تەماشاکەی ئەوانەی کە دێت خوا پیشانی بە من و تۆدا هەمووی دەرزی زۆری تایە. ئەبێ ئینسانی ماندار ئەبێ گومانی جوانت بێ، باشت بێ، چاکت بێ بە ذاتی ئەڵڵا، بەو پەروەردگارەی کە هەموو نیعمەتی خستۆتە بەردەستی تۆ و من لە باتەوەی عیبادەتی کەین زۆر جارە چین تاوان و سەرپێچەکەین. خوا پەنامان بدە. یەکێکی تر لەوانە ئیمانداران ئەکسیر و پێغەمبەری خوا فەرمێ بەردەوام یادی مردن بکەن بۆی عاقیبەتتان خێر دەبێ. ئینسان زۆر یادی مردنی کرد ئەو کاتە چییە بێ؟ خۆی ئەگرێتەوە لە تاوان و خۆیشی قایم دەکا و بتەو ئەکا لە چاکە و چاکەکاری. پێغەمبەری خوا پێمانەڵێ صلی الله عليه وسلم تخوا هەرچی کاتێ چوومان بۆ گۆڕستان لەسەر گۆڕەکە ڕاوەستە کەمێ فکر کەرەوە، فکر دابنە ئەمە تۆی، دابنە ئێستا منم تۆی، ئەو مردووە من مردمە ئێستا، ئەها چەند لەحظەیەکی ترە جێتەێلن بە تەنیا. بۆیە پیاوچاکان فەرمویانە یەکەم شەوی قبر هەموو خۆشی دنیا لە بەرچاوتەخە، بە تاریکی لە شوێنێکی تەنگ بە تاق و تەنیا، خۆشەویستەکانت بەسەرا ئەگیرن هیچیانش پێ ناکرێ، ئەڕۆنەوە گەرێ بڕۆنەوە مەجبورن نامێنن، جێت ئێلم بە تەنیا. ئەگەر هەرچی بیت لەو شوێنە تەنگا ئەمێنیتەوە خۆت و کردەوە جوانەکانت. ئەگە کردەوە جوانت هەبێ دێت فریاد دەکەوێ ئەلێوێ، ئەگە کردەوەی چاکەت نەبێ بخوا هیچ شتێ فدادت نادا و فریاد ناکەوێ. بۆیە وریابن ئیماندارە مەدام دنیا مردنی تایە تاو، مەدام دنیا مردنی تایە تاو. ئەبێ ئینسان بزانێ تێبگەی لە دنیا. خەڵکی وایە ئێستاش تەمەنێکی زۆری کردووە لە دنیا، ئێستاش تێنەگەی لە دنیا، هەر ڕاکە بە دوای دنیایەدا. دنیا وەک سێبەرە ئیمانداران، پێشینان وتویانە دنیا وەک سێبەرە. تۆ چی کاتێ لە دنیا توانیت سێبەرەکەی خۆت بگری ئەو کاتە دەتوانی ڕەشوەی دنیا بگری. وەڵڵاهی هەتا قیامەت دەدوای سێبەری خۆتۆ بی ناتوانی سێبەری خۆت بگری. واتە دنیا نایەتە ژێر دەستی تۆ، چەنێ هاوار و چەنێ داڵدەی بدەیت و چەنێ باوشی پێ بکەیت. ئەها خەڵکانێکە خوا لە خۆیان ڕژێنن لەبەر دنیا.
چاکە و چاکەکاری ناکەن لەبەر دنیا، خراپە و خراپەکاریەکەن لەبەر دنیا، هەمووی دەکەن لە پێناوی دنیادا، زۆر جار لە پێناوی خۆیانیشنا، لە پێناوی خەڵکیت. بەڵام چی دادێ کاتێ دەمرێ و مرۆڤە گەرێ چی دادێکی بێ؟ ئەبێ ئێمە مردن تەئسیرمان تیا بکە. کاتێک کەسێ ئەمرێ بزانین کەوا مردن ڕۆژێک دێ یەخەی من و تۆش دەگرێ ئاوا دەشوینێ و ئاوا دەکرینە سەرشان ئەگە خوا نووسیەتی. ئەگەر خوای گەورە لە چارەمان نووسیەتی و ئەوە قسمەتمان بێ. یەکێکی تر لەوانە ئەبێ ئینسان تەخوای خوا بێ. ئیمانداران لە دڵەوە بترسین لە خوا، لە دڵەوە بترسین لە خوا، گوناحەکان لامان زۆر گەورە بێ. ابن مسعود ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ الله ئەعلەم مەفەرمێ زەمانێ دێ تاوانی کەبائیرەکەن، گوناحی گەورە لایەن هیچ نییە، وەک مێشەکە لەبان لوتیان نیشتەوە ئاوایەکە نەڕوا. لە زەمانی ئێمەدا مێشێک لای ئێمە بە گوێرەی تاوانێکی گەورە بوو. ئەها ئەمڕۆ چەند تاوان گەورە ئەکرێ، هیچ باکمان نییە، هیچ باکمان نییە. چونکە وریابین تاوانی گەورە ماڵمان ئەڕمێنێ، ژیانمان تێکەدا، دنیامان کاول دەکا و لە دیوانیشی خوادا کارەکانمانش قورس دەکا. ومن يتق الله يجعل له من أمره يسرا. ئەتەوێ ئەمری دنیات هەمووی ئاسان بێ، تەقوای خوا بکە. هەموو غەم و غەمێکت خوای گەورە لای ئەدا ئەیباتە ڕێوە. ئەبێ ئینسان ئیماندار و بڕوادار بزانێ. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینەمە الأعمال بالخەواتیم. کردەوەکان بە کۆتاییە. کۆتایی لە چیا سەرفەکەی، لە چیا لە ناوەدەی. دوو قیسە دێنمەوە واقعی، ناگەڕێمەوە بۆ زەمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ناگەڕێمەوە بۆ پێشینان و زەمانێکی زۆر دوو، ئەگەڕێمەوە بەم هەفتەیە. دوو قیسەتان پێڵم. ئەو کابرای کەوا ئیستیهزای کرد بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، گەنجەکان زۆری دەزانن، تەماشاکە. ئەها ئەوەی فەڕەنسا ڕسمێکی دروست کرد بۆ ناشرینکردنی ڕەسوول الله صلی الله علیه وسلم. وەرە دانیشە بە دیاری ڤیدیۆکەیەوە خوا چی دەردێدا بە من و تۆ. وڵاتیا لە خزمەتی ئەم کەسا کامیرەیەکی پێیە، چنە بێیتە پێشی ڕاستە و خۆ هەموو جسمی تۆ دەرەکات، چیت پێ بۆ ئەو حیمایی تایبەتیەیە، سارع درعیە، درع هیچ نایبڕێ. تەماشاکە خوای گەورە لە دنیادا چۆنەی کاتە پەن بە بەرچاو هەموو دنیاوە، قووەتی هەموو دنیا لە ناو سارەکەی خۆیان دەسووتێ، هاوارەکە هەمویان تەماشایەکەن، ناتوانین ڕزگاری کرد. سبحان الله. سێر لە جعدەیەکی ڕاست و پاک، خۆشترین جعدە، هەموو کەرەستەیان پێیە، هەموو کەرەستەی دنیایان پێیە، بەڵام تەماشاکە ئەوە عاقیبە شەڕی و نەکبەتی و قوربەسەری. ئەی چەند کەس ماڵ خۆی ڕمان لەبەر خاتری ئەو ڕازی بێ و کاکەی فەرەنسا ڕازی بێ، دەستخۆشی لێ کرد، قورب بەسەرەوانش. چونکە ئەوەیە ئیمانداران، هەر کەسێ لەگەڵ خوا بجەنگێ قورب بەسەری، هەر کەسێ لەگەڵ ڕەسوول الله بگەنج، یعنی شەڕ بکا و بڕیاری حەرب بدا، نەکبەتیە. چونکە پێغەمبەری خوا ئەگەر من و تۆی زەعیف و ئیمان لاوازی ئومەتی ئەو نەینە جوا و خوا دێتە جواو لەسەری. تەماشای ئەمەکەی ترشکە کە مرۆڤێکە سادەیە کاتی ڕوحی دەرەچێ لە سوژدەدا ڕوحی دەرەچێ. سێخوا چی مەقامێکی پێداوە لە سوژدەدا، سەری ها لە سوژدە بۆ خوا جەلە جەلالوه. ئیمانداران ئەبێ وریابین دنیا کەس نازانێت چی لەحزەیەک، چی کاتێک، چی دەقەیەک، چی سانیەک نەفەسەکەت نایەتەوە دەمری و دەڕۆی. ئەبێ ئەو کاتێ لە ڕجاتان لێ یەکەم لە تاوان و سەرپێچیە نەیبینە سەر هەمومان. چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئینەمە الأعمال بالخەواتیم، بە کۆتاییەکەیت صانع المعروف تقى مصارع السوء. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام یەکێکی تر لەوانە کردەوەی چاکە بەرامبەر بە خەڵکی، باشە بەرامبەر بە خەڵکی، ئەبێتە مای ئەوەی لە خراپە لاتەدا. گەنجە بە ڕێزەکان، زۆر ڕێزی دایک و باوکتان بگرن. ئەتەوێ سبەینێ خێزانێکی چاک و باش بێتە قسمەتت، بە قسەت بکە وەک ئەو سەعاتە بجوولێتەوە ئاوا، احترامی باوک و دایکت بکرە. ئەتەوێ مناڵەکەت ڕێزت بگرێ و تەقدیر بگرێ، ڕێزی قسمەتی دایک و باوکت کە.
چونکە ئەبێ وریابیت وریابە ئەتەوێ خوای گەورە تەمەنت پڕخێر و بەرەکەت کە و ڕزق زیاکە خزمایەتی مەبچڕێنە خزمایەتی مەبچڕێنە ئامان و سەد ئامان ئەتەوێ بۆ نمونە خوای گەورە تووشی خێر و بەرەکەتت کە بە قسەی خوا بکە لە تاوانە مەی بەسەر گوناح و سەرپێچی مەکە ئەمانە هەمووی بۆیە چاکە بکە پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم بۆی شەڕەکان لێ دوورکەوێتەوە ئەتەوێ شەڕ نەمێنێ خراپە لە دەور دوورکەوێتەوە بەڵێ دەی کاکە چاکە و باشە بکە ئەتەوێ ئەو پارە و ئەو مەعاشە و ئەو ڕزقەی خوادایە بێت بەشت کە دەی سەغی بە چروکمەوە چونکە سەغی بووی خوا بەرەکەتی تێخە چروک بووی نا حەزانی هەموو بەیانیە من و تۆ خەوتووین دوو مەلایکە تێ دوعا ئەڵێ خوایە ئەوەی دەستی کراوەیە خوایە بەردەوام دەستی پڕکەی قەزمان مەبەست نییە دەست قەزمان خێر و سەدەقەکە خوایە بۆی زیاکەی مەلایکە دوعاکە دوعای مەلایکەش ڕەت ناکە خوایە ئەوەی چروکە ڕەزیلە دڵی ڕەزیلە و چروکە خوایە بەردەوام هەر کەمیکەی بووی ئیمانداران ئەمە دشی مەقاییسە شەرع دایناوە بۆمان ئەبێ وریابین و بەردەوامش بین لەسەری خاڵێکی ترش ئەوەیە الصدق والتەوبە بەردەوام بگەڕێینەوە پەشیمان بینەوە لە دیوانی خوادا بەردەوام بگەڕێینەوە پەشیمان بینەوە و پاشانش ڕازگۆ بین واتقوا الله وكونوا مع الصادقين وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون خواهی پەروەردگارە فرێن بگەڕێینەوە پەشیمان بینەوە ئێمە پارەکە باران نەباری ئەم ساڵش ئەوە تا کاتەکەی خەرکی ئەچێت ئەبێ ئێمە مراجعەی خۆمان بکەین هەموومان خێر زۆر بکەین خێر زۆر بکەین بۆی خوای گەورە بارانی بە ڕەحمەت ببارێنێ بەسەرماندا ئەوەی غەشە ئەوەی فێڵە نەیکەین ڕەحمەت لەوەی کە ئەرزی خەڵک ناکە ئەرزی خەڵک داگیر ناکە ڕەحمەت لەوەی کە ماڵی خەڵکی داگیر ناکە ئیمانداران ڕەحمەت لەوەی کە لە کاتی وەرەسەدا حەقی برا و خوشک و خزم و قەومەوەی کەیەتی ئەیداتێ نەک بیبڕینەوە ئێمە تا خەریکە مەبین مۆتەمای باران مەبە ئێمە هەموومان بچینە ئەو دەشتە هەموومان وا بزانین دنیای تر قیامەتە منی تۆ بخۆم تۆی من بخۆیت و گوێی پێ نەدەین و دەیبینەوە بۆ مزگەوت ڕوو بکەین لە خوا نوێشکەین و دەی خوایە بۆ باران ناباری ئەی خواوە نابینێ ئەی ئەم نوێژە درۆینەی بۆ چییە دوو لە ڕوو جەنابتان بێئەدەبی نەبێ خوا ئەم نوێژە درۆنەی بۆ چییە ئەی تۆ لە ماڵەوە خراپی لەگەڵ دایک و باوکتا خوا فەرمێ پێغەمبەرە فەرمێ ئەگەر ئەتەوێ باشتت بێ بڕۆ دایک ڕازیکە تۆ تێی نوێژەکەی ئەڵڵاهو ئەکبەر خوا احتیاجی ئەم نوێژەی تۆیە تۆ هەتا نیمەی شەو تاوان و خراپە ئەکەی و سەرپێچیەکەی خوا نادبینە جەلە جەلالوو بە ڕۆژیش دەی خۆت پیشانە دەی پیاوێکی چاکی ئەی ئەوە خوا نایبینی هەمووی تۆ مارکە لە قیامەتا فەزحت دەکا هەوەسی بێ لە دنیاژا فەسحە ئیماندارم ئەبێ ئێمە ناخ و دەرمان یەک بێ ئێمە کاتێ داوای شتێکەکەین ئەبێ ڕاست بین بەڕاستی داوای ئەوە بکەین ئەگەر ئەوە نەبێ نەوەڵڵا ئیماندارن ئەبێ ئێمە چاکین لەگەڵ چاکا بین ئێمە هەموومان پشتی زاڵم ستەمکار ئەهلی خراپ بگرین ئەی چاوەڕێ چیەکەی لە خوا خێرت پێ بکە و چاکت بۆ بکە بۆ چاوەڕێیەکەی ئەی تۆ بڕیارت نەداوە پیاوی خراپ پیاوی چاک بێ ئەی تەوا ئەی پێغەمبەرگیانیشە فەرمێ صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەوانەی پیاو چاکن درۆزنن لای خەڵک ئەوانەی پیاو خراون ئەهلی چاک و مەعریفەتن تخوا ئەمڕۆ نییە ئێمە بپرسین لە خۆمان ئیمانداران ئەوەی کە دەیکەین بۆ خوا سوڵحاو بین بۆ خوا بژین ئامادە بین دین و ئیمانمان نەدۆڕێنی لە پێناوی هیچ شتێکدا ئەوە گرنگە ئیماندارن هەتا ئەگەینە خوا چەکە دنیا هەر تەواو دەبێ خۆشەویستان مسلمانە بەڕێزەکان ئەبێ ئینسان ئیماندار بزانێ ئەفەرمون وذکر المەوت وقەصر الئەمەل زۆر هیوات بە دنیا نەبێ چونکە زۆر هیوات بە دنیا بوو تیانە الطول الأمل وابتداء وابتعاد الهوى واتا زۆر هەیە وا دەزانی هەر نامرێ شخصی وایە لەوەی 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵ ئەگە دەست نەدا دەیچەوە بش بەڵام ئێستا شتێرەکەی هەڵپەی حرامێتی هەم ماڵکو ئەکاتەوە بە حرام ئەڵێ مستەقبل بزان جارێ چییە بێ
نابێ ئیمانداران ئێمە دنیا بەردەوام بە لەسەر چاکەی دنیا بۆ خۆت ئیش کاسبی هەموو شتێکەکەی بیکە بەڵام وریا بە حرام تێکەڵی خۆت نەکەی قیامەتی خۆت نەستێنی و ئارۆزەکانت لە حەڵاڵە جێبەجێکە وریا بە ئارۆزەکان لە حرام تێر نەکەی ئەم دوانە وا لێیەکە دنیا خۆشەویستە بێ ئەمە هەندێ خاڵ بوو لە خزمەتی جەنابتانە ئەبێ ئینسانی ماندار بزانێ ئەمانە ئەبێتە مای حوسن الخاتیمە وعنی یارمەتیمانەدا بۆ ئەوەی کە کۆتایی ژیانمان چاک و باش بێ خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان بکات